بەداخەوە ئێمە لەگەڵ قورئاندا زۆر خەمساردین، زۆر خەمساردین. ئەمجا دەڵێن حاڵمان خراپە، ژیانمان خۆش نییە، دڵمان خۆش نییە، پارەمان پێی دڵمان خۆش نییە، ژیانمان باشە دڵمان خۆش نییە. ئێمە وازمان لە قورئان هێناوە بە تەمەنی دڵمان خۆش بێت. خوای گەورە ئەو پەیامە پیرۆزەی دابەزاندوتە خوارەوە بۆ ئێمە. قورئان ناخوێنە خەریکی کتابی ڕۆمانە و نازانم چێ، ماشەڵڵا خەریکی کتابی فڵان و فڵان شتە، من ناڵم هیچ مەخوێنەوە. بەڵام ئەی قورئانەکەت ئایا ئاگاداری خۆتی ڕۆژانە چەندەها کتاب لاپەڕە دەخوێنیتەوە، بەڵام ئایا چەندێک قورئانت خوێنە؟ ئەوەی کە بە کەڵک تۆ دێ قورئانەکەی تەنها. وەڵای ئەگەر وەکو چۆن مۆبایلمان پێیە، ئەگەر ئاوها قورئانی پیرۆزمان بەدەستەوە بوایە بمان خوێندایەتەوە، ژیانمان خۆشە بوو، بەختەوەر دەبووین، دڵخۆش دەبووین. نەخۆشی نەفسی چی، نەخۆشی دەرونی چی، خەم و خەفەتی چی، وەڵڵا زۆر دڵخۆشە بووین. بەڵام ئێمە چونکە خوامان لەبیر کردووە، بەڵام خوای گەورەش دڵمانی تەنگ کردووە، دڵمانی پڕ کردووە لە خەم و خەفەت و کێشە و مشکیلە. پرسیارن لە یەکێ پیاوچاکان کرد، ڕەحمەتی خوای لێبێ، چۆن تااقەتت هەیە بە تەنها ئەوەندە دابنیشی لە شوێنێکا بمێنیتەوە؟ چۆن تااقەتت هەیە ئەوەندە لە ماڵ بی؟ ئەیش فەرمووی من لە خزمەتی فەرمایشتی خوادا دادەنیشم. هەر کاتێکی ویستم خوای گەورە قسەم لەگەڵا بکات، فەرمایشتی خوا دەخوێنمەوە، چونکە کەلامی خوایە و قسەی خوایە، فەرمایشتی خوایە. بۆیە هەر کاتێ حەزکەم گوێم لە فەرمایشتی خوا بێ، قورئان دەخوێنم. حەزەکەی فەرمایشتی خوا ببیسی، گوێ لە قورئان بگرە. حەزەکەی فەرمایشتی خوا ببینی، قورئان بخوێنە. واز لە فەرمایشت و واز لە قسەی شەیتان و ئیبلیس و هاوشێوە و هاو فکرەکەی بێنە، قورئان بخوێنە. بۆ قیامەتە زۆر پێویستت پێێتی. باشترین هاوڕێیە، باشترین دۆستە بۆ تۆ، چونکە هەگەر پێت خۆشە فەرمایشتی خوا گوێت لێ بێ و بیبینیت، ئەو قورئانی پیرۆز بخوێنەوە. ئەو باشترین شتێکە بۆ ئینشاڵڵا بۆ قیامەتی خۆمان، باشترین شتێکە بۆ نەخۆشی دەرونی. ئەگەر قورئان بخوێنین، نەخۆشی دەرونی پشتیوان بەخوا نامێنێت.